کارمەندانی تەندروستی و بەڕێوەبەری بنکە تەندروستیەکانی سنووری پارێزگای سلێمانی هۆشداری بە حکومەت دەدەن لە بڕینی دەرماڵەی پایە کە ماوەی 2 مانگە تەنها لە سلێمانی بڕاوە و پارێزگاکانی دیکەی نەگرتوتەوە. ئەمانە پاکردنەوە لەسەر خۆیانە، فەڕاشن، بەریدن، سیانەن، مشەغیلی مۆلیدەن، ئامارە بێ بەرن بۆ سەحەت، دەرمان وەرگرن، دەرمان بێنن، ئەبێ دەوام کەن هەموو ڕۆژێک ناچن بۆ دەوام، قایمقام غیابیانەیە، سەحە غیابیانەیە، مەدیناحی غیابیانەیە، ئەنجومەن غیابیانەیە، ئەبێ دەوام کەن. تیاتی 20 ساڵە لەلادێ، تیاتی 10 ساڵە داوای نەقڵ لە ئێماکە بێنینەوە بۆ سلێمانی، لەبەروی دامەزراندن نییە گەنجەکەینە شوێنەکەی ناتوانین نەقلیکەینەوە بۆ سلێمانی. سوتەمەنیان نییە. لە مانگی 6 بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی داواکە سوتەمەنی بۆ ئەم بنکە تەندروستیانە لەم حدودانە دابین بکرێ کە سەرماکە تەواو بێ ئەنجا موافقەتیان لە هەولێرەوە بۆیەتەوە بۆی سوتەمەنیان بۆ بکردرێ. ئەو سوتەمەنیەشی کە هاتووە لە ماوەکانی ڕابردوو لە حکومەتی عێراقیەوە هاتووە بەداخەوە بە ناوی ڕێکخراوی بارزانی و بەسەریانە دابەشەکرێ وەکوی کە هی ئەوان بێ. بۆیە ئێمە پێمان وایە غەدرێکی زۆر گەورە لەم منتیقەیە کرێ و پێمان وایە ئەم ماستە نەگومویەکی تایە گوریسێکی گەورەی تایە، هیچ منطقی تیا نییە، ئەمە بە ئیمزایەکی وەزیری مالیە حلەکرێ. بۆیە لێرەوە داوا لە کاگاواتی شێخ جەنابەکەم، داوا لە کاکتۆر سامانەکەم وەزیری تەندروستی، ئەمە چەند جارێکم مەوزوعە سەر هەڵەدا. پاساوی بڕینی دەرماڵەی پایی بەڕێوەبەرانی بنکە تەندروستیەکانی سنووری پارێزگای سلێمانی لەلایەن حکومەتەوە دەوترێت بۆ ئەوە بووە دەرماڵەی مەترسی بە بەڕێوەبەرەکان دەدرێت و دەرماڵەی پایان پێنادرێت. بەڕێوەبەری بنکە تەندروستیەکانیش دەڵێن ئەگەر تاوەکو 1/4 گرفتەکانیان بۆ چارەسەر نەکرێت ئەوە دەستبەرداری پۆستەکانیان دەبن. بەڕاستی ئەمە کە هاتوونێتە ئێرە ماوەیەکمان داناوە، ئەگەر تا 1/4 هیچ وەڵامێکمان نەبێ بەڕاستی مۆرەکانە گەڕنەوە بۆ بەڕێوەبەری تەندروستی سلێمانی بەرپرسیارەتی هیچ شتێک هەڵ ناگرین دوایە و کارمەندێکی ئاسایی بنکەکان داوامەکەین. سزای سنووری سلێمانی نەدرێ، یعنی بە هۆکاری جیاواز، یعنی هەندێک شتێ بەڕاستی یەکێک لەوانە، ینی بنکە تەندروستیەکان تا ئێستاش نۆژەنکردنەوەیان بۆ نەکراوە. بنکەی ئەوە چ جایەوەی کە هیچ دروست نەکراوە، نۆژەنکردنەوەش نەکراوە بۆ بنکە تەندروستیەکان. زۆربەیان داڕوخاون، زۆربەیان درز و کەلەبەرێکی زۆری تێدا، ئەمە چەند ساڵی پێش و هەموو لە کەناڵەکان بینیتانە بنکە تەندروستیەکان چۆن وێران بووە. لە ماوەی ڕابردوودا باشکرا لەسەر ئاستی باڵای بەرپرسانی سلێمانی باز لەوە کراوە کە حکومەت سزایەکی دارایی قورسی خستۆتە سەر پارێزگاکە و هەموو سێکتەرەکانی خزمەتگوزاری لەم سنوورە پەکی کەوتووە و لەگەڵ پارێزگاکانی دیکە جیاوازی دەکرێت. پرۆژەکان پەکیان کەوتووە و پارە لە بانکەکان نییە و کارگەیشتە ئەوەی ئۆتۆمبیلەکانی فریاکەوتنیش لەبەر بێبەنزینی وەستاون. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.